سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان بەشداری بنەماڵی دادخوازانی بۆکان لە مەراسمی نەورۆزی بۆکان بانکشت و دەست بەسەرکرانی چوار چالاکی مەدەنی لە شارەکانی بۆکان و سنا گیانەدەستان و برینداربوونی چوال کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسوود خۆکوژی کرێکارێک لە پیرانشار بەهۆی تێکدانی شوێنی کارەکەی مانگرتنی فەرمانبەران لە پارێزگای سلێمانی و کوژران و برینداربوونی حەوت کرێکار لە ڕۆژاوای کوردستان. درێژە هەواڵەکان بەشداری بنەماڵی دادخوازانی بۆکان لە مەراسمی نەورۆزی بۆکان ڕۆژی یەکشەممە 5 خاکە لێوا بنەماڵی گیانبەختکردووانی شاری بۆکان لە مەراسمی نەورۆزی ڕزگاری لە گوندی دابەسەر و چۆمی مەجیدخان بەشداریان کردو لەلایەن خەڵکەوە پێشوازیان لێکرا. بە پێڕاپۆرتەکان دایکانی گیانبەختکردووان سمکۆ مۆلودی، سۆهراب خەدیری و هاوژین و خوشکی سۆهراب هەروەها خالد ئازەربار باوکی وەفا ئازەربار بەشداری مەراسمی نەورۆزی گوندی دابەسەربوون و مەشغەڵی نۆرۆز لەلایەن باوکی نەمەر وەفا ئازەربارەوە داگیرسە و بەشداربووان دروشمی ژن ژیان ئازادیان بەرز کردەوە. بانکشت و دەست بەسەرکرانی چوار چالاکی مەدەنی لە شارەکانی بۆکان و سنا لە ڕۆژانی ڕابردوودا 2 چالاکی مەدەنی خەڵکی شارۆچکەی حەسەناوای سنا بە ناوەکانی پوریا سعیدی و جەلال خودامۆرادی لەلایەن ناوەنجامنیەتیەکانەوە بانکشت و دەست بەسەرکران. لە شاری بۆکان 2 هونەرمەند و چالاکی مەزەنی بە ناوەکانی سمکۆ نەسرۆڵاهی تەمەن 35 ساڵ و حەسەن کاکەئی تەمەن 64 ساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕەفێنران. بە پێزانیاریەکان ڕۆژی هەینی جەلال خودامۆرادی هاوڵاتی خەڵکی شارۆچکەی حەسەناوای سنا پاش بانکێش بۆ ئێجارە ئیسلاحات بەڵێن نامەیان لێوەرگرتووە و ئازادکراوە. هێزانیەکانی سنا بەو شارۆمەندەیان وتووە کە ئەبێت لە ڕۆژانی داهاتوودا جارێکی دیکە سەرزانی ئەو ناوەندە ئەمنیەتیە بکات. ڕۆژی یەکشەممە سمکۆ نەسرۆڵاهی هاوڵاتی تەمەن 35 ساڵی خەڵکی گوندی قازڵیانی سەربەشاری بۆکان بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. ڕۆژی شەممە هێزەکانی ئێدارە ئیسلاحاتی بۆکان هێرشیان کردووەتە سەر ماڵی حەسەن کاکەیی گۆڕانی بێژ و هونەرمەندی خەڵکی ئەو شارە و با تونند و توێژیەوە ناوبراویان دەست بەسەر و پاش چەند کاتژمێر لێپرسینەوە و لێدان ئازادیان کردووە. ڕۆژی یەکشەممە چالاکوانێکی خەڵکی سنا بە ناوی پوریا سعیدی بەهۆی هەڕەشە لە ئەگەری بەشداریکردنی لا ڕێڕسمەکاری نۆرۆز لە شارۆچکەی حەسەناوە بانکشتی ئیتلاعاتی ئەو شارەکرا. گیانەدەستان و برینداربوونی چوار کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسوود ڕۆژانی هەینی و یەکشەممە 3 و 5 خاکە لێوەی 1403 2 کۆڵبەر بەناوەکانی سۆران عەبدی خەڵکی بانە و محەممەد بایر محەممەدی خەڵکی گوندی زێڕانی جوانڕۆ بە چەقەی ڕاستەوخۆ و جەڵسەی دڵەوە گیانیانەدەستا و 2 کۆڵبەری دیکە بەناوەکانی ئۆمێد مۆرادی خەڵکی مەریوان و میلاد بایر محەممەدی تەمەن 15 ساڵ بەهۆی بەربوونەوە لە بەرزایی برینداربوون. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی یەکشەممە کۆڵبەرێکی گەنج بە ناوی سۆرانە عەبدی تەمەن 22 ساڵ خێزاندار بە چەقەی هێزەکانی هەنگی مەرزیبانە گیانبەخت کرد. هەمان ڕۆژ لە سنووری نەوسوود کۆڵبەرێکی خەڵکی مەریوان بە ناوی ئۆمێد مۆرادی تەمەن 40 ساڵ خێزاندار و باوکی منداڵێکی نەخۆش بەهۆی بەربوونەوە لە بەرزایی و بڕانی چاندۆنی لاقی چەپ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. ڕۆژی هەینی کۆڵبەرێکی خەڵکی گوندی زێڕانی سەربەشاری جوانڕۆ بە ناوی محەممەد بایر محەممەدی لە کاتی کۆڵبەری جەڵتەی دڵ لێدا و گیانی لەدەستا. ڕۆژی یەکشەممە کوڕی تەمەن 15 ساڵی ئەو کۆڵبەرە بە ناوی میلاد بایر محەممەدی لە کاتی کۆڵبەری لە هەمان سنووردا بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بریندار بووە. لە هەواڵێکی دیکەدا بەیانی دووشەممە هێزەکانی هەنگی مەرزی نەوسوود باری جەیان کۆڵبەریان زەوت کردووە. خۆکوژی کرێکارێک لە پیرانشار بەهۆی تێکدانی شوێنی کارەکەی. باپیر خالدی کرێکاری خەڵکی شاری پیرانشار دوای تێکدانی شوێنی کارەکەی لەلایەن شارەوانی ئەو شارە لە ڕێگەی خۆکوژیەوە کۆچایی بە ژیانی هێنا. ڕۆژی شەممە 4 خاکە لێوەی 1403 باپیر خالدی خەڵکی گوندی گەوپەڕ و دانیشتووی شاری پیرانشار دوای تێکدانی شوێنی کارەکەی لەلایەن هێزەکانی شاراوانیەوە هەوڵی خۆکوژیدا و کۆچایی بە ژیانی خۆی هێنا.
ئەو کرێکارە تەمەن 38 ساڵە تەنیا سەرپەرستی کشەکەی بووە و لە کانێکسێکی بچووک لە یەکێک لە شەقامەکانی پیرانشاردا بژێوی ژیانی جابین دەکرد. ناڕوونی شارەنووسی پەخشان عەزیزی لە زیندانی ئێڤین. بە پێی راپۆرتی نەوەندەکانی مافی مرۆڤ، شارەنووسی پەخشان عەزیزی بەندکراوی سیاسی خەڵکی مەهاباد و ڕاگیراو لە زیندانی ئێڤین پاش تێپەڕبوونی 8 مانگ لە کاتی دەستبەسەرکرانی بە ناڕوونی ماوەتەوە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. پەخشان عەزیزی مانگی گەلاویژی ساڵی 1402 لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانی ئێڤین ڕاگوێزرا. ناوبراو لەلایەن ڕژیمەوە بە ئەندامەتی لە گروپە نەیارەکانی ڕژیم تۆمەتبار و پەروەندەکەی ڕەوانەی لە قی 26 دادگای انقلابی تاران با سەرۆکایەتی قازی ئیمان ئەفشاری کراوە. تەنیا ماوەیە 233 ڕۆژە ئەو چالاکە خوێندکاریە لە زیندانی ئێڤین بەندکراوە و هیچ ڕوونکردنەوەیەک لەسەر شارەنووسی بە بنەماڵەکەی نەدراوە. قوربانیبوونی 13 کەس بەهۆی ڕووزاوی هاتوچۆ لە جادەی مەهاباد ورمێ. ڕۆژی یەکشەممە 5 خاکەلێوە بەهۆی ڕووزاوێکی هاتوچۆ لە مێحوەری مەهاباد بە ورمێ 3 هاوڵاتی گیانیان لەدەستا و 10 کەسی دیکەش بریندار بوون. بە پێزانیاریەکان وانەتێکی نەیسان و ئۆتۆبوسێک لە ژادەی نێوان مەهاباد بە ورمێ پێکیان داداوە و لە کامیۆ ڕووداوەدا 3 کەس بوونەتە قوربانی و 10 کەسی دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. مانگرتنی فەرمانبەران لە پارێزگای سلێمانی. زۆربەی فەرمانبەرانی ئێزارە دەوڵەتیەکانی پارێزگای سلێمانی و دوو ناوچەی سربەخۆی ڕاپەڕین و گەرمیان لە هەرێمی کوردستان لە ناڕزایەتی بەرنەدانی موچەکانیان مانیان گرتووە. بە پێزانیاریەکان موچەی فەرمانبەران و کارمەندانی پارێزگای سلێمانی ماوەی 56 ڕۆژە پەرداخت نەکراوە و لە 2 ڕۆژی ڕابردوودا کارمەندانی پۆلیسی هاتوچۆ، ئێجارەی باج، کارمەندانی نەخۆشخانەکانی شار و کەلار، ئێجارەی پاسپۆرت و کارتی نیشتمانی، بەشی داستانی گشتی و بەهداشتی سلێمانی، گەرمیان و ڕاپەڕین پەیوەست بەو مانگرتنە گشتیە بوون. هەروەها بەشێک لە خوێندکارانی زانکۆش بە مەبەستی پشتیوانی لە کارمەندانی حکومی ژوورەکانی خوێندنیان داخستووە و داوای پێدانی دەرماڵە دەکەن. کوژران و برینداربوونی 7 کرێکار لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی یەکشەمە 5 خاکەلێوە لە هێرشی چەکدارانی نەناسراو بۆ سەر کرێکارانی کۆکردنەوەی قارچ لە شاری ڕەقا 5 کرێکار گیانیان لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتی ئەلعەرەبیە، چەکدارانی نەناسراو هێرشیان کردوتە سەر کارگەیەکی بەرهەمهێنانی قارچ لە جەوروبەری شاری ڕەقە و لە ئەنجامی ئەو هێرشەدا 5 کرێکار گیانیان لەدەستاوە و 2 کرێکاری دیکەش بریندار بوون. هەروەها پاش هاتنی هێزەکانی ڕژیمی سووریا بۆ شوێنی ڕووداوەکە چەند کەسی دیکەش بەهۆی تەقینەوەی مین بریندار بوون. لە لایەکی دیکەوە ڕۆژی شەمە بەهۆی پێکدادانی نێوان هێزەکانی سووریای دموکراتیک لەگەڵ هێزەکانی بەرگری نیشتیمانی سەر بە ڕژیمی بەشار ئەسەد لە دەیرە زور، 2 ئەندامی هێزەکانی سووریای دموکراتیک گیانیان لەدەستاوە. کۆبوونەوەی خانشینکراوانی تەمینیجتماعی لە ئەهواز. ڕۆژی یەکشەممە 5 خاکەلێوە خانشینکراوانی تەمینیجتماعی لە شاری ئەهواز دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانشینکراوانی تەمینیجتماعی ئەهواز یەکەمین کۆبوونەوەی خۆیان لە ساڵی تازە بەڕێوە بردووە. خانشینکراوان خوازگەری زادکردنی حەقدەست بە پێهێڵی هەژاری، هاوسەنگسازی حەقدەست و زابینکردنی بیمەی جەرمانی بوون. کوژرانی لاوێکی خەڵکی لۆڕستان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە کەراچ. ڕۆژی شەممە 4 خاکەلێوە گەنجێکی خەڵکی پارێزگای لۆڕستان و دانیشتووی شارۆچکەی وەحدەتی کەراچ بە ناوی سەهەند کارگەر لە کاتی هەڵاتن لەدەست هێزە ئینتیزامیەکان بە تەقەی ڕاستەوخۆگیانی لەدەستا. بە پێزانیاریەکان هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە شاری کەراچ بە هۆکارێکی نادیار بە دووی سەهەند کارگەر و هاوڕێیەکەی بە ناوی پەیمان کەوتون و ئۆتۆمۆبیلەکەیان داوەتە بەر دەستڕێژی گولا. لە ئەنجامی ئەو هێرشەدا سەهەند دەست بە جێگیانی لەدەستاوە و پەیمان بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. لە هەواڵێکی دیکەدا هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە شاری مەراغا بە بیانی و خواردن لە مانگی ڕەمەزان 3 فیشەکیان ناوە بەلاقی شارۆمەندێک و برای بچووکی ئەو هاوڵاتیان داوەتە بەرلێدان و 2 پەراسویان شکاندووە. کوژران و برینداربوونی 14 سوختبەر و هاوڵاتی بەلوچ لە بەلوچستان. ڕۆژی یەکشەممە 5 خاکەلێوەی 1403 بەهۆی ڕووزاوی هاتوچۆ لە نێوان ئۆتۆمۆبیلی سوختبەران و شارۆمەندانی ئاسایی لە ڕاست و مەنوجان
4 سوختبەرگیانیان لەدەستا و 10 هاوڵاتی بریندار بوون. بەپێی راپۆرتی حاڵبەش بەهۆی پێکدادانی نێوان دوو سویسای سوختبەران لەگەڵ 3 سەواری پراید لە شارستانی ڕاست 2 سوختبەرگیانیان لەدەستا و 10 کەسی مەدەنی بە سەختی بریندار بوون. لە ڕووداوی دووهەم لە شارستانی مەنوجان 2 سوختبەر بەهۆی پێکدادانی نێوان دوو وانەتی نەیسان گیانیان لەدەستاوە. ناسناوی ئەو 2 سوختبەرە بریتیە لە میلاد ناروئی تەمەن 25 ساڵ و نێزام زەمانخانی تەمەن 28 ساڵ. دووە هەواڵ هێرشی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەرگوندی نادراباد لە خاش. ڕۆژی یەکشەمە 5 خاکەلێوە هێزەکانی سوپای پاسداران هێرشیان کردە سەر دانیشتوانی گوندی نادر ئاباد لە ناوچەی ڕووچەکی خاش و ڕاستەخۆ تەقەیان لە خەڵک کرد. بەپێی راپۆرتی کەمپەینی شارەکانی بەلوچ لە کامی هێرشی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەر شارۆمەندانی بەلوچ لە گوندی نادر ئابادی خاش هاوڵاتیەک بە ناوی ناسر میر بەلوچ زەهی کوژراوە و 2 شارۆمەندی بەلوچ کە ناسناویان ئاشکرا نەکراوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.